بەڵێ ئێمە حەزماوەکو هەڵەبجە یەکەم خانووە بمێنێتەوەکو ڕەمزێکی ئەم شارە و ئاسەواری ئەم شارە بمێنێتەوە و چەند ساڵە دامان ناوە کە لایەنی پەیوەندیدار هەڵیگرێتەوە و خۆیان هەڵیگرنەوە بۆ حکوومەت بێت و بمێنێتەوە وەکو ڕەمزێک. بەڵام ئێستا من جوابیان کردی وتیان ئێمە ناتوانانی هەڵیگرنەوە و ئێمەش ئەیفرۆشین بە کەسێکی بازرگانی بێشتێک ئاوا هەر کێشەکەمە ئەوەیە. ئێمە وەک کۆمەڵی قوربانیان بەپێی ئەو تەجروبەی کە هەمانە لە کاتی سەردانیکردنی ئەو شوێنانەی کە وەک هەڵەبجە کۆمەڵکوژیان بەرامبەر ئەنجام درراوە هەندێک شوێن وەک مێژووی ئەو کارەساتە هێڵراوەتەوە. ئێمە ئەو کات بە پێویستمان زانی لەگەڵ شارەوانی هەڵەبجە ئاگاداریەکمان کرد بۆ ئەو خانوانەی کە شوێنی شەهیدبوونی هاوڵاتین یان لە دیمەنەکانی تاوانی کیمیاباران بە شێو لە شێوەکان دەرکەوتون. دیار بەو کاتە حەود خێزان یا حەود خاوەن مڵک پەیوەندیان پێوە کردین کە ئەوان خانووەکانیان دەنەوە بە حکوومەت ئەگەر حکوومەت هێرێم لیان بکڕێتەوە. دواتر ئێمە ئەو نامەمان لەلایەن شارەوانی هەڵەبجەوە ڕەفعکرد بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بەڵام بەداخەوە ئستیجابەیەکی ئەو تۆی نەبوو و ئەو خانووی کە شێد عومەری خاوەر تێدا شەهید بووە کە لەوێ لەبەردەم ئەو ماڵە شەهید بووە، ئەوە ماڵی کەمالی جەلالە کە زۆرترین شەهیدی کیمیابارانی هەڵەبجە هی ئەو خێزانەیە و لە هەمان کاتیش ئەو شوێنەیە کە شێد عومەری خاوەر تێدا شەهید بووە. بۆیە ئێمە گەر بمانەوێ مێژوو ئەم شارە بهێڵینەوە و بۆ نەوەکانی داهاتووە بۆ ئەو وەفدانەی کە سەردانی هەڵەبجە ئەکەن گرنگە ئەو شوێنانە بکڕینەوە و حکوومەتی هەرێمی کوردستان بیکاتە بەشێک لە مۆنومێتی هەڵەبجە بۆ ئەوی تەحەفوزی پێوە بکە و واقعی تاوانەکە دیمەنی تاوانی کیمیابارانی هەڵەبجە بۆ نەوەکانی داهاتوو بهێڵێتەوە. سەبارەت بۆ خانووی کە شەهید ئەنوەری خاوەنی لە بەردەما شەهید بووە لە کاتی تاوانی 16/1970 دیارە ئەو خانووە چەند دەستێکی کردووە بۆ لە خاوەنە ئەسلەکەی. ئێمە چەند جارێک لە ڕێگەی ئەو هاوڵاتیەوەی کە ئێستا خاوەنێتی و کڕیوێتی پەیوەندیمان کردووە کە ئێمە وەکو شارەوانی ئەو خانووە بکڕینەوە. نووسراومان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران. یەکەم سەردانی بەڕێز کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت بەندە داواکاری لەوە بوو کە چەند خانوویەکمان هەیە هاوشێوەی ئەوە حکوومەت پێویستە بیکڕێتەوە بۆ ئەوی مۆرکی مێژووی تاوانی 1970 بمێنێتەوە. بەڵام لەبەر زروف و باری دارایی حکوومەت نەتوانرا هەمووی بکرێ. بەڵام بەڕێز کاقوبات بڕیاریە وتی ئێمە مامەڵە بۆ ئەوەی عومەری خاوەرەکەین. دواتر هەموو موافقەتەکانی تەواو بوو بە نووسرا و بۆمانگەڕایەوە کە حکوومەت ڕەزامەندە کە ئەو خانووە بکرێتەوە. بەڵام بەداخەوە ئەوە هاوڵاتیانەی کە ئێستا خاوەنی ئەوە واتە کە کڕیویانێتەوە بەو بڕە پارەیە ڕازی نابن کە حکوومەت دیاری کردووە یاخۆ ئەمانەوەی بیکڕینەوە. من لەم ماوەی پێشوشە هاوڵاتیەک کە پەیوەندی پێوە کردم وتی من بڕێک پارە ئەم بەو خانووە ئەمەوێ بیکڕمەوە دواتر ئەیکەم بە مۆزەخانەیەک ئەیکەم بە شتێک بە مێژوویەک بۆ هەڵەبجە. من هەر جارێکەش پەیوەندیم بەو بنەماڵەیەوە کردەوە. بەڵام بەداخەوە ئەوان داوای نزیکەی 7 دەفتەرەکەن کە ئێستا لەم قەیرانی دارایە هیچ خانوویەک لە هەڵەبجە 7 دەفتەر ناکە. ئەویش کە ئێستا هیچ خانوویەک نییە، تەنها ژوور و دوو ژوور و هەیوانێک و حوشەیەکی گەورەیە. واتە بەقەڵکی ئەوە نایە کە کەستە بژی. ئێمە بەس تەنها وەکو شوێنێکی مێژووی ئەمان هێشتەوە. بەڵام بەداخەوە ئەو هاوڵاتیانە ڕازی نین ئەگینا ئەو بڕەپارەیە ئەوان پێ ڕازی نابن و داوایەکی زۆرەکە.